وەکو دیار کۆمەکە پەرلەمانتاران یا دەشتێک ئاراستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی کرد ji بۆ یەکێ ڕۆژنەکە تایبەت لە دۆر بردومانên سنوورên هەرێما کوردستانê بەهێتکردن ji بۆ یەکێ lêkolîn ئەنجامێڤان بردومانە بەهێتیکردن و قوربانیên van بردوما ئەو زەرۆر و زیانên bi xelkî dikevin وەکو یادەشت ئاراستەی سەرۆکاتیya پەرلەمانی کوردستانی کردیە و چاوەڕێی وەڵامانی ji بۆ یەکێ ڕێژنەکە تایبەت لە دۆر van بردومانە بهێتە ئەنجامدان لە هەتا کۆڤیدێمی هیچ بەرسڤێک نەبووە بتنێ ئەو ڕوونکردن نەبیت ئەوا کۆ سەرۆکای پەرلەمانی کوردستانی دکتۆرە باڵای دەمێ خۆدا لەسەر van بردومانە و شەرمەزارکردنا بردومانە کردیت جەلسە ئاساییە پەرلەمانی کوردستانێدا. بله چونکی داخوازە هاتا پێشکردن و پشنگی پەرلەمان کەفتە متمانەدان بە کابینە نهەیە حکوومەتە هەرێما کوردستانی و لیڤداژی وەکو دیار کوونکە پەرلەمانی کوردستانی دێ پشووە هاوینێدایە لەوڕا ئەفرۆنیشتنە نەهاتە ئەنجامدان لێ وەکو سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی هیچ ڕوونکردنێک یان بەرسەردانێک لەسەر vê داخوازی هەتانوکە نەبووە ئەڤەژی جهێ پرسیارەیەک و بۆچی بابەتە گرنگ لەسەر بردومانە سنوورên هەرێما کوردستانێک و خەلکی سڤیل بووە قوربانیک و ڕەز و باغên هاوڵاتیان زەرەر وێکەتیە خەلکێک زەرەرمەند بووە هەتانوکە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی نەهاتیە دەنگ. پەرلەمانی کوردستانی پێشتر یاسا هەبووە و بریار لەسەر دەرکێتێک و هێزین بیانی ناو هەرێما کوردستانیدا نەبینن لێ ئە بریارە هەتانوکە لایەن پەیوەندیار بە نەهاتیە جێبەجێکردن.